بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين، ولا عدوان إلا على الظالمين، والصلاة والسلام على سيد الأمين محمد وآله وصحبه أجمعين. من ملا حمامين مشهور بميرزای هەورامی، خەڵکی هەورامانی تەخت، دانیشتووی ئەوایی سەرۆقامیشی چەمشاری سنە. فەرمووتان مەشهورن بە میرزای هەورامی، بۆچە مەشهورن بەم ناوە؟ لەبەرەوە کە من تەبیعەتی شعرم هەیە و لە هەورامانی پڕ لە ئەدیب و شاعران و پیاوە گەورەکان وەکو مەولەوی ناسرا و مامۆستا بێسەرانی و مامۆستا سەیدی و ئەو پیاوە گەورانە و خود بە خود تەبیعەتی هەورامانیش شعرە خوازێ، دیمەنێکی بەهاری و پاییزی و دیمەنێکی هەواری، دیمەنێکی باسەفا و فرەخۆشە ئەغڵەبی شاعرە، ولی بەعزێکیانە وەسە کە لە ئەسەری ئەوە کە نایەنە دەرۆ هەروە ماونەسۆ ئەوانی شاعرن، ولی من چوو کە هاتوومەسە ناو مەلاو فەقێ و لە حوجرە و دەرسم خوێندووە ئەوا شعر و شتە ئەنووسم بێن و حتا کتێبێکیش بەناوی سەوزەی کۆساڵان لە 63 چاپ کردووە لە تاران. ئیسەیش زەردەی خەزان ئامادەی چاپە ئینشاءڵڵا ئەگاتە بازاری عەزیزان بۆ بۆنەوە تەخەلوسی شعریم میرزای هەورامی. میرزای هەورامی شارگەلی بیشتر هە لە وەسفێ ئەولیا و ئەنبیا یانە مۆزوعێک خاص و ئازادی ژێستیە؟ بەڵێ مۆزوعی خاسیشی هاتیایە فرەتری ئەو سەوزە کۆسەڵانێک کە عەرزم کردی مربوطە بە تەبیعەتی هەورامان، بەهاری هەورامان، پاییزی هەورامان، زمسانی هەورامان. عەرز بکەم ئەو مەراسیمانە کە لە هەورامانە، ئەو دابوونەریتە کە هەیە لە هەورامانە، قسەکردن لەگەڵ جوانانە، مەسایلی ئیزدیواج بە تایبەتی کە من فرە لەسەری چووەم بۆ ئەوە کە وەکو زەمانی قەدیم زۆری نەبێ و کچ و کوڕ بە ئارەزوی خۆیان شوو بکەن و خانەوادەیەکی بچک لە جامیعە ئیسلامی تەشکیل بێن. لەوە فرەتریشی لە بەحسی بەهارەکان و هەوارەکان و ئەوانە و فرەتریشی ئاو و ناڵەی دەرونی خۆمە. چه ساڵە شڕاتان بە خوێندن دەرسە فەقیهەتی کرد؟ ئێمە لە ساڵی 45 هیجری شەمسی دەستمان کرد بە قورئان و گولستان و ئەی شودەی مەخلوق زەموری خودای شێخ مەعروف و پەنی عەتار و وردە وردە هاتن بۆ فەقیهەتی دوایەوە. کەسێ مشەوەقتان بوو لەم ڕێگە؟ بەڵێ باوکو دایکم قەومەکانم ئەو حرمەت و ئیحترامیشە کە کوردەواری بوویان بۆ مەلاو فەقێ، ئەویشە تەئسیری فرێ کرد لەگەڵما. حتا لەوەشەوە من مناڵ بووم، دایکم سەڵتەیەکی دووری بۆم، سەڵتەکە هەر لەبەر بابوو، فرش مناڵ بووم بۆەوە شکڵی فەقێ بگرم. ئەو ئیحترامە کە خەڵک دایانا بۆ فەقێ و بۆ حوجرە و بۆ مەلاکان بوومە باعیسی ئەوە کە بێتە ئەوە کە ئومێدم ببێ بۆ داهاتوو. ئوستاد گەلێ بەناوبانگ کە میرزای هەورامی لەبەر دەرسیانە دەرسە تەڵەبەیگی فێر بووە. ئەو مامۆستا گەورانە کە من لە خزمەتیانە بووم، مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی، مامۆستا مەلا محەممەدی مەلابەهای خورماڵ، مامۆستا مەلا حەمینی کانیسانان، مەرحووم مامۆستا بنچەور، مامۆستا حاجی عەبدوڕەحمانی عەینەکی شاعر و فرێتریشە بوو. چەندانە مناڵتانە ساحاجی؟ چەند مناڵتانەز؟ ئێمە 4 کچ و کوڕێکمان هەیە. خوا خۆشیان کا بۆت. هەست ناو مناڵەکانە کە بە شۆن شغڵ تەڵەبەیگیاچوێتن؟ بەڵێ هەرە کورمانە هەیە ئیسا فەقەیە. ئەخلاقتان ناو ماڵە؟ وەڵاشێوە لە مناڵەکان پرسی، کەس بەدۆی خۆی ناژێ ترشە. شەماڵ پەیگبەری بێدەسەڵاتان، قاسی دەستەی هیجران خەڵاتان، ڕەوەندەی تێژباڵ چون خەیاڵی من، هەمڕازی دڵسۆز حاکی حاڵی من، تەسەلی دەری دڵی دڵداران،
ئاویان کەری یانەی خەمباران یەک حەرزە داڵ و شەماڵی تژباڵ بەری وە ماوای بهەمتای جەماڵ چون دڵەی شەیا بەسەر شاخاندا چون بڵبڵ بە شەوق لە تۆی باخاندا بە ئاسمانەکەی شارە زورمدا خولوە ڕوو بە شاخ پڕچنوورمدا ڕووکەروە بەرزی شاهۆ و تەختەکەم تابلۆی ڕانمات نەخشەی بەختەکەم شەونە سەر قلەی شاخی هەورامان ڕووکەروە مانگی چواردەی ئاسمان ئەو مانگە درەسی یانەکەی یارن چون ئاشەوق عەکسی شوڵەی ڕوخسارن شوڵەی بەدرەکەم هەریاگە ڕوش کرد بەو یاگە و ماوا شەماڵ تەشی بەر هائینانە باغ ئێرەم ئاساکەش کارخانەی دەیجوور زولف سیاکەش چەمان چون چەمی ئەسکی تەتارن باڵاش چون سەڵوی حەوشە و حەسارن پەی ڕەفعی خەسەی وێم و وێز شەماڵ بۆ سەکەر لؤلؤ کەواناش بەخاڵ ئایسە لە کام مزگەوتدا خەریک بە نوێژین ئەیسەر لە ماڵ خۆبانە نا منزور مۆزەکە لە سەرقامیشە سەرۆقام مزگەوت سەرۆقامش استقبال جوانگەل بۆ نوێژ جەماعەت چۆنە والله الحەمدولillah فرە و فراوانە بە تایبەتی سەرقامیش کە ئاوایەکی منەظەم مرەتەب پیر و جوان تێ بۆ مەراسمی جەماعات ختم تەهلیلە کلاسی قورئان درس و بەحسی باشیانە تەک تەلەڤیزیۆن نەمیانەتان چۆنە حاجی میانەیەکی وامان نییە تەلەڤیزیۆنەکە کەمتر مەگەر بۆ بەعزە بەرنامەیەکی عیلمی یا سخۆنڕانی پیاوانی گەورە خۆب ئەگەر ئایسا میرزای هەورامی گەرەکی بێت جوانگەلێکەوە دانیشکن ئەم بەرنامە تواشاکەن شاید حەزکەن بن بە شۆن شۆڵ تەڵەبێکیە چه پەیامێک چه پەیغامێک گەست بۆ جوانگەلە وەڵام هەر پەیامەکەی حەزرەتی ئیمامی شافعیم هاپێ کە بێژم فەرمووی دنیاتان گەرەکە عیلم دینتان گەرەکە هەر عیلم ئەوەڵین بەیتی شعری واوتان ئەوەڵ بەیتە شعرە لەگەڵ مامۆسایەکی ڕەفیقما کە پێشی مستەعیدە لەناو تەلەبەی فەقیهەتیە چەند مەرتەبەیەک تەیەکە ئەوەڵ پێشن قوتابی دوای قوتابی پێژن سوختە دوای سوختە پێژن مستەعید دوای مستەعید پێژن مامۆستا و دوای وە مەلا و مدەڕیس و بەپای زانیاری و عیلمی خۆی ئەو مستەعیدە کە من لە خزمەتیا بووم باڵا خوێن بوو دەرسی بە منەوت چوین بۆ شارێک لە خیابانێکە ئاگەڕاین عکاسێک بوو وتی مامۆستا حەزەکەم عەکسە بەیەکەوە بگرین وتی جا باش بۆ یەکەوە عەکسمان کرد واتە پەردەکە داوە بەدەستمەوە من لەو دیوە تارەخەکە بنووسی کە چه ساڵێک بووە وازانم ساڵی 1352 بوو بەو دەورە نووسیم لە ژێر عەکسەکانمە با بمێنێ وێنەمان سەید و غولامێکی نایدەم بە دوڕێیەتیم من تەماشای تاوێکی لە خزمەت ڕەونەقداران میرزای گرە ڕەونەق بازاریان ڕازاوەیە خۆتکە قوربان شەقامێکی